ساڵانێکە کەم ئاوی هۆکاری ناسۆر و ناڕەزایەتەکانی وەرزی هاوینی قەزای چەمچەماڵە. هەموو ئەم بیرە ئاوانە چارەسەری کێشەی کەم ئاوی نەبوون، زۆرینەشیان لەم ساڵدا بە تەواوی وشک بوون. بۆ چارەسەری ئەم گرفتە، قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی خستە گەڕ و توانی وەک یەکەم پرۆژەی استراتیژی بۆ ساڵی 2021 چارەسەری کێشەی کەم ئاوی قەزای چەمچەماڵ جێگیر بکات. وەکو کە سوکاری ئەنفال لێرە و ڕێز و خۆشویستمەیە بۆ کاقوبات بەڕاستی دەورێکی باڵای بینیوە معدل سەراپای وەخت ئەو لەسەر خەت بووە بۆ کێشەی ئاوی چەمچەماڵ و نقص کەمە کورتەکانی چەمچەماڵ. ئێمە ئەوە هەر ئەکەینەوە بە بەشێک لە پرۆژه ئاوی گۆبتەپە، چونکە ئێمە ئەو بۆ ڕێکە ئەگەر بتوانین لە تەشی کاکەمەندەوە تا چەمچەماڵ تا بانیمەکان بۆ ڕێکە بگۆڕین ئەبێتە بەشێک لە پرۆژه ئاوی گۆبتەپە چەمچەماڵ کە لە ئایندەیە جێبەجێ بکرێت. لە ئێستادا لایەنە پەیوەندیدارەکان ڕاست پێدراون بۆ چارەسەری خێرا و بە پەلەی کێشەی کەم ئاوی چەمچەماڵ، ئەمەش لە ڕێگەی تەرخانکردنی 7 ملیار و 680 ملیۆن دینار بۆ چارەسەری ڕێشەی گرفتەکە. وەکو گەنجێکی ئەم شارە دەستخۆشی لەکەم بەڕاستی لە کارەکانی پێشوە هەم بە چارەسەرکردنی کێشەی کەماوی کە هەم بە تەنکەر و هەم دروستکردنی مەسفی بۆ ئەم شارە ئەمەیکە لە هەنگاوەکانی بەڕستکا قوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو گەنجە دەستخۆشی لەکەم دیارە ئێستاش لە هەوڵی ئەوەیە کە بەردەوام چارەسەری تەواوی کێشەکانی ئاو بکات لە چەمچەماڵ کەماوی بکە بە تایبەتی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ. ئاوی گۆبتەپە چەمچەماڵ ئەگە بێ بۆ چەمچەماڵ ئەو پێم وایە کێشەی سەرەکی ئاوی چەمچەماڵ چارەسەر دەکرێت. لەم کاتەدا جەنابیان ڕۆڵی گرنگیان بینیوە لە کەماوی بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی لە سنووری چەمچەماڵ و ناحەی شۆڕش و ناحەی تەکێ و ئەمانە ئێمە ڕۆڵی بەرزە نرخێنین هیوادارین چارەسەرێکی تەواوەتی بکەن لەم کەماوی و خزمەتی زیاتری بە دانیشتوانی شاری چەمچەماڵ و دەوروبەری بکرێت. چارەسەری ڕیشەیی کەم ئاوی قەزای چەمچەماڵ تەواوکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە کە دەتوانێت دیمەنی تەنکەرەکان و شەونوخونی هاوڵاتیان بۆ ئاوی خواردنەوە بکات بە ڕابردوویەکی تاڵی قەزای چەمچەماڵ. کارۆن محەممەد کورساد نیوس قەزای چەمچەماڵ.